وەزیری جەنگی ئەمریکا پێت هێکسێت سەردانی کامپێکی سەربازانی ئەمریکای لە سنگاپور کرد و بەشداری لە ڕاهێنانەکانیاندا کرد. لەگەڵ سەربازەکان ڕاکردن و ڕاهێنانی ڕۆژانەی ئەنجامدا چەنگاڵتەیەکیشی لەسەر قورسی ڕاهێنانەکانیان کرد. دواتر هێکسێت لە چەنووتەیەکی کووردا سوپاسی بەهێزی سەربازانی ئەمریکای کرد و ئاماژەی بە ئامادەبوونی بەردەوامی سەربازەکان کرد لە هەر کێشەیەکی پەیوەندیدار بە ئەمریکا و کێشە هەرێمیەکاندا. سەربازەکانمان خۆیان لێ هاتوون. وا دەردەکەوێت بمێت قسەتان بۆ بکەم، بەڵام لە ڕاستیدا تەنیا دەمەوێت پشوویەک بدەم، چونکە ئەو سەربازانە زۆر لێ هاتوون. ئەم گەشتەی هێکسێت پەیوەندیدارە بە ئامادەکاریەکان بۆ بەشداری بوون لە کۆبوونەوەکانی شەنگێڵا کە تیایدا پەیوەندیەکانی ئەمریکا و چین خاڵی سەرەکی گفتوگۆکان دەبن. لە نێوان ڕۆژانی 29 بۆ 31 مانگی پێنجدا کۆبوونەوە نافەرمیەکان بەردەوام دەبن و تیایدا وەزیرەکان، ژەنەڕاڵەکان، بەرپرسانی هەواڵگەری و دیپلۆماتی و شیکەرەوە و دروستکەرانی چەک بە وریایەوە قسەکانی خۆیان دەکەن بە مەبەستی تێگەیشتنی زیاتر. لە کۆبوونەوەی کابینەی حکوومەتدا سەرۆک گوتی لە تەنیژ من دانیشتبوو سەیری کامێرەی کرد و گوتی ئێرانیەکان ئێوە دەتوانن بژاردەکەتان دیاری بکەن بۆەوەی کە لەسەر مێز ڕێگەڕاستەکە هەڵبژێرن و ڕێک بکەون، یان دەبێت لەگەڵ ئەو پیاوەی لای چەپی من ئیشی خۆتان تەواو بکەن. بەڵام لە ڕاستیدا بابەتەکە من نیم، بەڵکو ئێوەن.